دوای 3 مانگ لە داگیرکردنی ناحەی سلێمانبەگ و دەوروبەری ناحەی ئاملی لەلایەن داعشەوە لە ئۆپراسیۆنێکی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق بە پشتیوانی فڕۆکەکانی هاوپەیمانان دژ بە داعش گەماروی ناحەی ئاملی تێکشکێنرا و ناحەی سلێمانبەگ و دەوروبەریشی لە تیرۆریستانی داعش پاکرایەوە. بەڵام زیاتر لە 3 ساڵە لە دوای ئازادکردنی هاوارەکانی سلێمانبەگ نەگەڕاونەتەوە زێدی خۆیان. من سليمانبيق ناجحين صار 3 سنوات هنا قاعدين. ئێمە خەڵکی سلێمانبەگین و 3 ساڵە لەم جێگایەداین و لە دۆخێکی خراپداین. ژیانمان زۆر ئەستەم بەڕێ دەکەین، تەنانەت ئاو و کارەبامان نییە و وەکو خۆتان دەبینن جێگاکەمان زۆر پیسە. مناڵەکانمان تووشی چەندین نەخۆشی بوونە. داواکارین حکوومەت چارەیەکمان بۆ بدۆزێتەوە تاکو بگەڕێنەوە سەر حاڵ و ماڵمان لە سلێمانبەگ. نطالب احنا الحكومه المركزيه يعني يشوفوا لنا حل لو يرجعونا لو شلون يعني نطالب ان نرجع لسليمانبيق مدارسنا راحت صار 3 سنين ما دارسين ولا دەمانەوێت بگەڕێنەوە ناوچەکانمان 3 ساڵە لە خوێندن بێبەش بووینە لێرەدا جێگا و ڕێگامان زۆر خراپە. من دەمەوێت بگەڕێمەوە دێکەی خۆمان و لەگەڵ هاوڕێکانمدا بچمەوە و قوتابخانە. ژیانمان لێرە زۆر ناخۆشە. دەمەوێت بگەڕێنەوە ناوچەکانی خۆمان تاکو و بەخۆشی بژین. قاعدين براحة هنا تعبانين. ئەگەرچی لە دۆخێکی خراپدا هاوارەکانی سلێمانبەگ و گوندەکانی ژیان بەسەر دەبەن، بەڵام وەکو خۆیان دەڵێن لە سایەی پێشمەرگەدا لە ئارامیدان و داواکارن حکوومەتی هەرێم ناوچەکانیان بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان و تاکو بگەڕێنەوە زێدی خۆیان. ناجحين صارنا 3 سنوات وشوف هاي حالتنا حالة مو حالة. ئاوارە بووینە و 3 ساڵە لە دۆخێکی زۆر خراپداین. من دەپرسم بەرپرسانی بەغدا لەکوێن یاخود تەنها بەس لە کاتی هەڵبژاردنەکانە دێم پرسیارمان لێ دەکەن و دەڵێن چیتان دەوێ بۆتان دەکەین. لە ڕاستیدا ئەگەر لە سایی پێشمەرگەدا نەبوایە ئێمەش لە ناو دەچوین. داواکارین حکوومەتی کوردستان بێت بەهانامانەوە پێشمەرگە لە ناوچەکانمان جێگیر بکات و تاکو بگەڕێنەوە زێدی خۆمان و ژیانێکی خۆش بەسەر ببین لە سایی کوردستاندا. وهسه من جينا بطلنا لاكو دراسة لاكو كل شيء ماكو. لە دوای ڕزگارکردنی ناحەی سلێمانبەگەوە هێزەکانی حەشدی شعبی لە سنوورەکە جێگیر بوونە و بە وتەی هاوارەکانی سلێمانبەگ سەرباریەوەی حکوومەتی عێراقی چەند جارێک بەڵێنی پێیان داوە بە مەبەستی گەڕانەوەیان، بەڵام بەڵێنەکانی نەبردووەتە سەر و حەشدی شعبیش ڕێگرە لە گەڕانەوەیان بۆ سەرجێدی خۆیان. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.